سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست بەیانیتان باش ئەمڕۆ باسی ڕۆژی جیهانی نەخۆشیەکانی سیەکەین بەگشتی و هەڵکردنی سی دواتریش باسی ڕەبۆکەین تەنگە نەفەسی درێژخایەن چۆنە لە کیا ڕۆیات نیشانەکانی چییە بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر کامەران خەرەداخیم کردووە کە پسپۆڕی ڕاوێژکارە لە نەخۆشیەکانی کۆندامی هەناسە دکتۆر بە خێراتی بانی زۆر سپاس ڕێز سپاس بۆ بینەرانیشت. دکتۆر بۆچی ڕۆژێکی تایبەت دانراوە بۆ هەوکردنی سیەکان لە جیهاندا ئەم ڕۆژە مەبەست لێی چییە؟ خۆی هەر مناسبەیە لە دنیا ڕۆژێکی تایبەتی بۆ دابنێ مانای وا هەیە ئەو کەسی کە مبادرەی کردوێ ئەو ڕێکخراوە ئەوێ گرنگی بەو شتە بات و گرنگیان بە شتێک مانای وا هەیە ئەو شتە هەوکردنی سیەکان یەکێکە لە باوترین نەخۆشیەکان لە دنیا ئەتوانین بڵێن ئەوەی کە پێوتی هەوکردنی سیەکان هەوکردنی ئەمە باوترین نەخۆشیە لە بەتایبەتی لە فەسڵی زستان و پاییزە لە هەموو جیهانە ینی زۆربەی زۆری لە هەموو دنیا کە نەخۆشی سەداغڵە بێ لە نەخۆشخانەکانی دنیا لەم فەسڵە لەم 5 مانگە لە مانگی 10 و 11 تا مانگی 2 پێوتری هەوکردنی سیەکان جا هەوکردنی سیەکان بەهۆی ڤایرۆسەوە بێ یا بۆی بەکتریاوە بێ یا بە هەشتێکی تر بێ ئەو ناوەی کە لێ ئەنێ هەوکردنی سیەکان ئەگەر ئێستش سەیریکەین هەوکردنی سیەکان هەچ کەسی ئێستا کە داغڵە بێ لە نەخۆشخانەکانە کە ئەڵێ کۆندامی هەناسیا گەنجێکە ئەگەر ڤایرۆس بێ یا بەکتریا بێ سیەکانی هەوی کردووە لەبەرەوە ئەتوانم بڵێم باوترین ئێستا نەخۆشیە لە دنیا لەبەرەوە بۆ گرنگی دانە نەک تەقدیسکردن کە ڕۆژێکدا ئەنێ بۆ شتێک گرنگی PA یعنی تەقدیسکردنی هەوکردنی سیەکان نییە بە پێچەوانەوەیە هۆشیارکردنەوەیە بۆ ینی بۆ ئەوەی خەڵک زیاتر وشیار بێتەوە بشزانن کە شتێک مەوجودە و چۆنیش هەڵوێستی بەرامبەر بگرین. زۆر باشە دکتۆر با باسی ئەو بکەین چۆن کەسێک لە هەر تەمەنێکا بێ هەست بە نیشانەکانی هەوکردنی سیەکان بکەین تایە تەنها کۆکەیەکی تۆزێکتر ئەشێ نیشانە بێ بۆ هەوکردنی سیەکان هەوکردنی سیەکان لە کەسێک بۆ کەسیشترە گۆڕێ نیشانەکانی مەبەستێت نیشانەکانیشی ئەگۆڕێ لە مناڵێکەوە بۆ پیرێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە یعنی نیشانی گشتی پێوترێ ئەمە خۆی هەوکردنی سیەکان نیشانی گشتی هەیە و نیشانی تایبەتیە نیشانە گشتیەکانەوەی لەشی دایەزیە تای ئەبێت بێتاقە دەبێ کەم خواردنە بێ ئەمە سەگەر جاری وایە لەرزی لێیە تایەکی بەردەوامی هەبێ تاکەی زۆر نییە وەکو ڤایرۆس تایەکی 40 دەرەجەی هەبێ بەعکسەوە هەوکردنی سیەکان بۆی بەکتریاوە تاکەی لە بینی 30 وایە بۆ نمونە ئەگەر سەیری ئەمە بەڵام کەینە سەر ئەوەی کە هەوکردنی سیەکان دوای وردە تایبەتمەندێکی خۆی وەرەگرێ ئەویش کۆکەیەکی بەڵخەماویە ڕەنگی بەڵخەمەکەیە گۆڕێ بۆ نمونە لە بیدایەتەوە نەخۆشەکەڵێت تفیا وەکو تف وایە مەبەستی بەڵخەمی سپیە دوای وردە ئەبێ بە زەرد ئەبێ بە سەوز هەنێکیان خوێنی تەیە لەبەرەوە جا سنگێشەشی لەگەڵە ئەو شوێنی کە ئەو ئیلتیهابەی کردووە ئەو شوێنی کە هەوی کردووە لە کاتی هەناسەی قوڵە لە بەروی سیەکە ئەکشێ بەر پەردەی سیەکانەکەوێ لە ناوە ئازارێ دروستەکە کەواتە سنگێشە کۆکە و بەڵغەم وردە ئەمە ئەچێتە قۆناغێکی ترەوە لە هەوکردنی سیەکان کە بە سیەکان بڵاوە بێتەوە هەموو هەوکردنیێکی سیەکان قۆناغیە لە 1 ڕۆژ تا 5 ڕۆژە خایەنێ ئەوە خاڵ ئەگەر پرسیاری پێناسی هەوکردنی سیەک بەبێ دەرکەوتن لە ئەشیعەی سنگە ئەشیعەی ئەعتیادی ئەگەر دەرنەکەوێتیە ئێمە ناتوانین پێناسەی ئەوەی کە پێوتی نیمۆنیا هەوکردنی سیەکان پێناسە بکەین یعنی ئەشیعەکەی پاک بوو ئەگەر ئەشیعەکەی پاک بوو ڕۆژی یەکەمە یا دووەمە یا سێمە لە ڕۆژی پێنجەم و حوتەمە ئیعادەی کەیتەوە ئەگەر هەر هیچ دەرنەچوو مانای وایە ئەو جۆرە هەوکردنە نییە کە ئێمە لە کتێبایی خوێنین ینی هەوکردنی سیەکان یەکێک لە پێناسە سەرەکیەکانی ئەویش دەرکەوتنی ئەو هەوکردنەوەیە لە دوای 3 ڕۆژ بۆ 5 ڕۆژ ناو سیەکانە ئەگەر یا دەرنەکە و هەر ئەوەیە لەوانەیە هەوکردنیەکی بۆری هەوا بێ یان نەخۆشیێکی تری درێژخایانی هەیە کە بەڵغەمی پێدروستەکە کە خیزەی پێدروستەکە کە ئەوە لەوانەیە بڵین ڕەبوو گەشت بێتە لە حاڵەتێکی ترابێ یان کۆم فەرموو. دکتۆر بێگومان بەرنامەکە ڕاستە خۆی و بینەرانی خۆشەویستیش لە تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک ئەوان ئێستا بینەرمانن لە پێجی فەرمی کورسا دەتوانن پرسیارەکانم بۆ بنووسن لە کۆمنت و من ژۆڵامی پێویستیان بۆ وەرگرم هەم لەسەر تەنگە نەفەسی هەم لەسەر ڕەبوو هەم لەسەر هەوکردنی سیەکان. دکتۆر با باسی ئەو بکەین
کێ زیاتر تووشی هەوکردنی سیەکانە بێم نیشانەی کە بەڕێزت فەرمووت و باست کرد لە کێ زۆر زەخە بێتەوە ئێمە ئێستا عمرمان هەیە یعنی عمر خۆی مناڵ تووشی نەخۆشیە و کردنی سیەکانە بن زۆر بە تەمەەن پیر تووشی نەخۆشیە و کردنی سیەکانە بن گروپێکی تر هەیە ئەو گروپە کە پێوتێ مەناعی دابەزیوە جایتر مەناعدا بەزینەکە بەوەی هەشتێکۆ بێ نەخۆشیە درێژخایەنەکانیە جا لە سیا بێ یا شەکرەی هەبێ یا ڕۆماتیزمەی هەبێ دەرمانێ بەکاربێنێ یا شێرپەنجەی هەبێ دەرمانێکی بۆ بەکاربێنێ یان بەهۆی هەر حەدەسێکەوە ڕووی یابێ لە ژیانی تایبەتی و کەسە سیستەمی مەناعی دابەزی بێ ئەمانە بی وایە سپڵیان لابردو بۆ نمونە هەر خۆی سپڵ لابردن یەکێک لەوانی کە مەناعە کەمەکاتەوە لەبەرەوە بە شێوەیەکی گشتی هەوکردنی سیەکان بە دەرەجەیەکەم لەو کەسانایە کە مەناعیان کەمە یا لەو شوێنە بەرکەوتەی زۆرترە ینی ژمارەی بەکتریاکان لەو شوێنە بۆ نمونە لەوانەیە کەسێک لە هەوایەکی داخرا و هەوایەکی کراوە هەردووکیان بەر بەکتریایەکەکەون ئەوەی دەرەوە ژماری بەکتریاکەی کەمترە لەوەی ناوە ئەوەی ناوە زیاتر لەبەر ژماری بەکتریاکان زۆرترە لە پرۆسێسێکی هاوسەنگیە تووشی هەوکردنی ئەمە بێ ئەوی تر بەکتریاکەی بۆ چووە بەڵام لەش خۆی ئەو میکانیزمی مەناعی بەسەریا زاڵە بێت لەبەرەوە لێچێکۆ بۆ شترە گۆڕێ بۆ نمونە ئەگەر سیرکە پیاوی پیر یا ژنی پیر هەنێش سیفاتێتیان دەرناکەوێت وەکو تیانە دەرناکەوێت لە بەڵام لە لێکی چیترا کە لە گەنجێکە 30 ساڵی احتیمالی هەوکردنی سیەکان ڕاستە خۆ بە تا دەست پێ بکە بە سەریەشە دەست پێ بکە وەکو بەشێک لە مەناعی ئینسانەکە دکتۆر پرسیارێکا تۆ باسی جگەرە کێشەکانەکە ئەو کۆکەی کە جگەرە کێشێکی درێژخایەن هەیەی چۆن جای بکەینەوە لە هەوکردنی سیەکان ئەشێ ئەمی تر تای لەگەڵ بێ و ئەم تای لەگەڵ نەبێ یاخۆ تشتی زۆر زەق هەوکردنی سیەکان حاڵەتێکی خێرایە حاڵەتێکی کتوپڕە حاڵەتێکی کورتخایانە پرسیارەکە خۆی پرسیارەکەی ئەگەر پرسیار بێ کۆکەی درێژخایانی هەبێ خۆی وەڵامی بەخۆی یاوەتەوە ئەو پەیوەندی بە هەوکردنی سیەکانەوە نییە ئەوە خۆی ئەوانی کە جگەرە کێشن جگەرە کێشانیەکێکە لە هۆکانی نەخۆشیی کە پێوترێ هەوکردنی بۆری هەوا و سیەکان درێژخایان لەبەرەوە یەکێک لە سیفاتەکانی ئەوانە هەر کۆکە نییە لەگەڵ یا تۆزێت تەنگە نەفەسە بن جار بەجار لە زستوانە هاوینە کە شتێگە بێ خیزەی سنگیانە کۆکەشیانی و بەڵغەمیشیان بۆ دروزێ بە تایبەتی لە بەیانیانە ئەویش بە تایبەتی پەیوەندی بە عمرەوەی لەسەر و 65 ساڵەوە ئەو نەخۆشیە دەرەکەوێت گۆمەڵێ گەنجی تر هەیە کە ئێستا منیان بینم ئەڵێ دکتۆر من کۆکەی دائیمیم لەگەڵایە خۆشمەزانم هیچ گەرە و نێرگەلەکەی خۆی ئەڵێ ئەمەیان جیاوازە ئێمە باسی کۆکەیەگەکەین کە هەموو کۆکەیەکی هەوکردنی سیەکان لە 85 بۆ 95 بەڵغەمی لەگەڵایە ئەگەر ئێمە بە تایبەتی باسی هەوکردنی سیەکان بکەین چکە ناکرێت سیەک هەو بکە لە پێشەوە دوو مەرحەلەتیە پەڕێکەکەم بەکتریاکە ئەچێ دوای ئەوە مەرحەلەی دووەم و سێمە کە پێوتێ بڵێن بە ئینگلیزی ناویتریە میکانیزمی دروستەکە لەوێ ئاو دروست دەبێش لە بینی شانەکان و لە بینەکان ئاوێ دروست دەبێت ناو سیەکە خۆی التیابەکە کەسەکە چیەکە خوتوکەی ئەیە لە ناو سیەکانە دوو ڕسێپتەرمانێ دوو محەتەمانێ پێوتێ محەتەی سترێچ کشان و لەگەڵ ئیریتیشن تەهەیوج ئیسارەیەکە هەرکە ئاو چۆ ناوی بەڵغەمێکی تیاکۆ بوو ئەم خۆیە کۆکێ کە ئەکۆکێ میکانیزمی لە شەوێ فڕاتە دەرەوە لەبەرەوە ناکرێت سیەکی شتێکی تیانە بێ بکۆکێ ئەو کۆکەیکە و کەسە باسی کردووە زیاتر پەیوەندی بە بۆری هەواکانەوە هەیە کە جگەرە کێشەکان وردە لە ناو بۆری هەوایانە مەمیلە و شتی تیا هەیە ئەوانە وردە نامێنێ و دوایەوەش لە ناو خودی سیەکانیان لە ناو شانەی سیەکان مەجموعەیە گۆڕانکاری دروست دەبێت کە بە مروری زەمن دوای 15-20 ساڵ ئەبێ بە نەخۆشیی تر باشە دکتۆر با تۆزێکیش باسی ڕەبۆ بکەین ڕەبۆ چۆن دەرەکەوێت لە کەسێک چۆن بزانێت نیشانەکانی ئەو هەستیاری هەیە ئێمە ڕەبوو شتێکێ لە ڕەبووە پێوتێ فینۆتایپ یعنی چی ینی فینۆمینۆلۆجیا یعنی مەزاهیر یعنی بۆ نمونە ئێمە نزیکەی 14 جۆر ڕەبوومانەیە هەر لە مناڵی بچکۆلە کە دەست پێکە ئێمە لە شەژمانگیەوە دوای بێ 5 ساڵ دوای بە 7 ساڵ دوای بە 9 ساڵ دوای یعنی شتێکمانەیە پێوتە ڕەبووی مناڵی لە ناو ڕەبووی مناڵیە 4-5 جۆری ڕەبووی مناڵیمانێ ئەمەیان حساسیەتە ئەویان حساسیت نییە دوایەوە ئەمە جۆرێک لە ڕەبووی ترمانەیە هەر لە مناڵیەوە دەرەکەوێت IgE زۆر بەرزە
ئەجا دایک و باوک پرسیار لە تۆ ئەکەن وەکو دکتۆر ئاواد وەکو دکتۆری مناڵان ئەڵێ مناڵەکەمەی پەڕێنێ ئەگەر ئایجیەکەی بەرز بوو لەسەر و 300 بوو ئەو دایک و باوکە بێ ئاگیان لەخوا بێ ئەو ڕەبووی مناڵی احتیمالە تا 9 تا 12 ساڵ تا 18 ساڵیش بەردەوام بێ چکە سیەکان لە 18 ساڵیا تەکامولەکەن لە 7 ساڵیا لە 50 ملیۆنەوە بە 180 ملیۆن لە 9 ساڵیا ئەبێ بە 290 تا 340 ملیۆن یعنی زۆر خەڵکی ئەمە نازانێ مناڵەکەم ئەی پەڕێن نایپەڕێ مهمترین نیشانەکانی ڕەبوو کۆکەیە مهمترین نیشانەکانی ڕەبوو کۆکەیە کۆکەی ڕەبوو جیاوازە لە کۆکەی ڕەبوو بە فترادێت و لە شەوا زۆربەی بە فترادی و لە شەوا بە زۆر چکە بەڕۆژ تۆ لە پرۆسی ئیشپێکردنی بۆری هاوسیەکانای هەمیشە لە پرۆسەیەکە ئەڕوا شەو کە ئیسراحەتەکە ئەم پرۆسەیە خامۆژە بێتەوە تەفاعولێ دروست دەبێت ینی پێوتێ حساسێتێکی فەوقی خۆی کە بە ڕۆژەی بووە لە شەوا کۆکەی دەستپێکە هەتا ئەخەوێت کە ئەخەوێت جاری وە سەعات 5 بەیانی خەبەرێ بێت تەنها حاڵەتیشە کۆکەی ڕەبوو تەنها حاڵەتە کە نادرن حاڵەتەکانی تر خەبەری کاتۆ بەو شێوەیە خەبەریانە بێتەوە تەنها لە هەنێک خەڵکا شتێکی پێوتێ ئیلتیهابی قەسەباتی مزمینە بەیانیان زوو خەبەریانەکاتەوە دەوری حوتوەشتی بەیانی تۆزیە بەڵغەمیان بۆ دروست بووە گرنگترین نیشانەکانی ڕەبوو کۆکەیە هەنێک کەسێ خیزەی هەر نییە ئەمە یەکێکە لەو مەزایب کە پێوتێ فینۆتایپ پێ ئەوترێ ڕەبووی کۆکاوی یعنی بەس ڕەبووی هەیە بە کۆکە خیزەی سنگینیە نیشانەی دووهەم کە بۆیەت ئەویش ئەوەیە تەنگەنەفەسیە لە کاتی خۆهیلاکردنە ئەڵێ مناڵەکەم گرنگترین شتێک بۆ ئەگەر لە مناڵ دەست پێیتە لە 5 تا 8 ساڵی 6 ساڵی 40 ساڵی دکتۆر کەیسە بە قادرما سەرەکەم هیلاکەم مناڵێکی بچکۆڵە لێ پرسە ڕەبوویە ئەڵێ تۆ یاری دووگۆڵێک ئەڵێ بڵێ زوو هیلاگەی بڵێ خیزەی ئەڵێ وڵات جوە سێریکە مناڵێ لە کاتی تۆپتۆپێنە یا حەکەم یا لایمەنە یا گۆڵچیە یا جلی تیپەکە باتە ماڵەوە یعنی یەکێک لەو شتانی کە من دائیمەن بۆ دکتۆر بۆ دایک و باوکیش قسەم کردووە بزانم مناڵەکەی لە ئەو مناڵە لە کاتی دووگۆڵیە لە کاتی ڕاضات چیەکە زۆر بەداخەوە ئەو مناڵانی کە ڕەبوویانێ زۆربیان قەڵەون چکە دایک و باوکەکە یا دکتۆر پێی تۆ نابێ ڕاضە بکە نابێ بچێتە دەرەوە نابێ وا بکە نابێ مەلە بکە هەمووی عکسی ئەوەیە لەبەرەوە یەکەم نیشانی مهم کۆکەیە کۆکەکەشی بەردەوام نییە کۆکەکەی بە پچڕ بۆیەت دووهەمیان تەنگەنەفەسیە سێهەمیان خیزەیە ئەمە زۆر گرنگە هەموو خیزەیەک ڕەبوو نییە بەڵام لە 95 تاس خیزە لە فترەیەکە بۆیەت لە فترەیەکە کاتێکە چکە خیزە یعنی تەسکبوونەوەی بۆری هەوە بەڵام پێناسەی ڕەبوو یعنی تەنگەنەفەسی ئەگەر ئێمە پێناسەیەکی ڕەبوو بکەین بە 4 بەشەوە بێجگە لە تەنگەنەفەسێکە تەسکبوونەوەی بۆری هەوە لە خاڵی دۆمیایەتی باش دکتۆر پرسیارێکی زۆر گونجاوە بەڕای منم پرسیارێکە هاتووە باسی واکڵێ مایەک زیاترە تووشی پەتا بووم و کۆکەکەم لێ نابێتەوە ئەمە بە هەستیاری حساب بکرێ یاخود ماچی پەتاکەیە کە هەندێک کەس ئەم حاڵەتیان بەسەرات ئەمە بۆ وایە حاڵەتێکی زۆر باوە هەم دکتۆر ئاوات و دکتۆر کامەران و دکتۆرەکەی ڕەفیقمان ڕۆژانە لە خەستخانە لە کلینیک ئەیان بینین ئەمە پێ ئەوترێ بە ئینگلیزی پۆست upper respiratory tract infection cough یعنی چی تۆ بەشی سەرۆی بۆری هەوات هەوەکە جا بە ڤایرەسە بە هەر شتێکی ترە ئینفلۆنزایە کۆرۆنایە ئەمە گەورەترین زایری کۆرۆنا بوو کاتێک ئێستاش هەر هەمان زایری کۆرۆنایە کاتی خۆشیار هەبوو ئەمە پێ ئاوسێ بەشی سەرۆی بۆری ها ئاوسێ کە ئاوسێ دایمەن ئەمیسانە حاڵەتێکی تیا دروست بوو ئەو کەسی کە لە ڕووی نایە نەو خەڵکار وا بکە مەجبور بکۆچێ بۆ بەشی سەرۆی بۆری هەوە ئاوساوە ئەوە ئەزانێشتی تیاڵە ئێرە ڕاستەکە ئەوێ ئاوساوە بۆچی ڤایرۆسەکەی ئاوسێنێ ئەمە ڕیئاکشنێکە ئەمە ئێمە بۆیان بازەکەین ڕسمی بۆ کێڵێ ئەوە ئاوساوە تا ئێوە ڕاستەکە ئەوێ بینێتە دیوارەکەیەتی ئاوساوە نایەتە دەرەوە ئەوە لە دوای پێوتێ ماکەکان یا پێ ئەوترێ هەرچی تری ناونێ بەڵام بە ماکەکەی جوانترە باشە ئەو بەشی سەرۆی بۆری هەوە ئاوسێ زۆر باشە دکتۆر پرسیارێکتر هاتووە ئەڵێ بە بۆنی جگەرە و بۆن و سوتاوی هەناسەم نامێنێ کەسێکم پرسیاری کردووە ئەڵێ کۆکەشم نییە بەزانیت قەپاتە بێ هەناسەی نامێنێ ئێمە ئێستا زاهیرێکی ترمان هەیە پێوتێ هەناسە کورتی ئەڵێ کە بۆنی شتێگەکەم خەریکە ئاخنچێم هەناسەکەم ئەلێرە ئەوەستێ ئەمە وایە ئەڵێ پرسیایی لێ بکە تۆ هەناسە و توڵ یا هەناسە و کورتە
چکە هەناسە کورتی جیاوازە لە هەناسە تونگی هەناسە تونگی زەلامێ گەڕەوە تەنگە نەفەسە بێ هەناسەی سوارە بێ هەناسەی تونگە بێ کە ئەمە ناکێشتێ تارازوێنی بخێن بەڵام هەناسە کورتی کە ئەو کەسە هەستی پێکە ئەوا کە ئەلێرە ئەوەستێ بۆ چووکە خۆی جاری وایە لە ڕووی سایکۆلۆجی دەرونیەوە لەگەڵ شتێکە حساسی بۆ دروست بووە مەرج نییە جگەرە کێشانیا دووکەڵەکە کرابێ بە نەخۆشی بەڵام هەناسەکەی پێکورتەکە لێرە ئەوەستێ جاری وایە ناژێتە دەرەوە ئێمە زۆر مشکلێکی گەورەمان دەگە هەردوو زاهیرەکایە زایری تەنگە بڵێ بۆچی بۆم باسکە ئەڵێ من جاری وا هەیە داژنیشم سی تەلەڤیزۆنەکەم هەناسەکەم وەستێ پێش نووسن وای لێ پێش خواردن وای لێ ئەمە زاهیرەیەکی ترە هەنێک کەس دەڵێ من بە بۆ نووشت تێگەچم بەس وەرە تەفاسیلەوە وەرە تەفاسیلەکەی وەسیرێکی ئەم جۆرێک لە زاهیری بۆ دروست بووە زاهیرێکی دەرونیە بەبێ نەخۆشی نەفسی هەناسەکەی هەیە حساسی بە بۆن هەیە ئەویان لەوانی ئەو کەسێک کە پرسیارەکەی لێکردێ حساسی بە بۆنەیە بە بۆنی تیژ لەوانی لی پرسە بڵێ کەسە چێ سەر جادە ئەگزۆزی سیارە ئەویان چێڵە وەڵار بە خەیاڵمانایە ئێسێرێکی دوو مادەی جیاواز تێکەڵە باش دکتۆر کۆتا پرسیارێکە پرسیاری بینەرێکمانە باسی بەڕی شاڵبوونی سیەکانەکە خۆی پێمان بڵێ ئەمە چیە و دواتریش داوای چارەسەری کردووە لە چی چارەسەرێکی ئەو حاڵەتە بەڕی شاڵبوونی سیەکان یعنی خۆی هەموو ڕیشاڵبوونی سیەک ئەنجامە شتێ ئەوە لە خۆیەوە نییە حاڵەت یەکمانەیە پێوتی ئایدۆپاسی کەنی نازانین بۆچی وای لێهات ئەوی ژەر ئەنجامە کە نازانین لە چیە ئەڵێن یەک دوو سێ چوار پێنج یەکەم ئەڵێن لەسەر و 50 ساڵەوەیە جگەرەی کێشاوە لە هینا هەیە بەرشت کەوتووە بەرچیمیاوی کەوتووە لە هەڵەبجە بووە لە بالیسان بووە یعنی بە دوای سەبەبەکە ئەگەڕێ کەواتە ڕیشاڵبوونی سیەکان بەرەنجامی هۆیەکە دروست لە خۆی ئەگەر لە خۆی دروست بوو ئەوە شتێکە بە دوای ئاگەڕین لە ژێر 50 ساڵیە زۆر کەمە تەنها لە گروپێکی تایبەتیان نەبێ ئەوە مۆزوعێکی ترە ئەیستا ئەوەی کە لە کوردستان و لە دنیا بووە بە باو ڕیشاڵێکی ترە لە دوای کۆرۆناوە دروست بووە ئەمە پێی ئەوتێ هەر ئەو ڕیشاڵە ئێمە بۆ جۆرە کلاسیکەکە بەکارین کە من نامەویستە قسەی لەسەرکەم ئەمەوێ قسە لەسەر ئەو بە دەزووبوونە پێویستە ئێمە ئەوەی لە دوای کۆرۆنا توش بووە وەکو دەزوو وایە پێوتی ڕێتیکولیشن یعنی بە دەزووبوون هەر ڕیشاڵەکە بەڵام ئەمانەوێ بە خەڵکەکە تێبگەین کاکە ئۆکسسیژینی لە سانەوە 5 سیتیەکە تایەتی لە ساعت چ لە ساعت بەڵام ئەمە جیاوازە ئەمە برینار بۆ شوێنەکەی چاک بۆتەوە ئەمە لەگەڵ ئەوی تر جیاوازە بڕۆ ساڵێکی تر وەرەوە 2 ساڵی تر وەرەوە ینی زۆر گرنگە مەترسیەکەی لە چیە هەموو ساڵی و 2 ساڵجار سیتێک چکە لە هەر شوێنێکە هەر برینێک چاک بۆ ئەبێ متابعی ئەو شوێنی برینە بکەین ئەم ڕیشاڵی دوای کۆرۆنا زۆر جیاوازە لەوەی کە پێ ئەوتێ ڕیشاڵی سیەکان تەسەلوبی سیەکان لەنگ فایبرۆسس پێشووتر ئێمە قسەمان لەسەر و ئیسەش نەخۆشمانێ و ئەشی بینین چارەسەرەکەی ئەمەی کە ئێستا لە دوای کۆرۆناوە هەیە چارەسەرێکی نییە بەڵام هەنێ دەرمانیانی چکە کۆکەیان هەیە هەنێ دەرمانێنی بۆ نێڵیم چکە کە ئاواسیەکانە کشێ ئەم ڕیشاڵە ئەوێ بکشێ کە ناکشێ لە ناو سیەکان دوو محەتەی تایەک و یەکەم جار باسم کرد محەتەی کشان و محەتەی ئیسارە ئەم محەتەی کشان و ئیسارە بەریەگەکەون نەخۆشگا کۆچێ ئەڵێم کۆکەکە وازم لێ نایەنێ لێرە ئەو داوای چارەسەر بکە دوو جۆر چارەسەرمانێ یەکێکیان ئەوانەی کە هیچ هۆکەی دیار نییە ئێمە 5 چارەسەر هەیە لە ئەخیریان لە ئەخیری و دەستپێکی زەرعی سیەکانە یعنی 1 2 3 4 5 زەرعی سیەکانە ئەوان تۆزە قورس نییە بەدەستێمە نییە چونکە ئەوی تر لە ساڵی 1935 و هەتا ئێستا چێ دەرمانی بۆ بەکارین هەر تەتەورەکە بەڵام دەرمانەکان ئەیوەستێنێ کەس و کارەکە یا نەخۆشەکە جاری وایە لە پرۆسەی تەلەیفەکە تێناگەن ئەمە خۆی ڕۆژانە مانگانە ساڵانە بەرەو پێشەوە ڕۆحانی پرۆگرێسیف یعنی نەخۆشیەکەی خۆی لە گەشایە بەرەو خراپی ئەڕوا بەڵام لە شوێنێکە ئەوەستێ لەسەرەوە ئێمە بە دەرمان درێ عمری نەخۆشەکە درێژەکەینەوە 25 ساڵەمەوە پێش ئەی هەچ کەسێ لەو لەقتەیە تەشخی سەکرێت دوای 3 بۆ 5 ساڵەمرێ ئێمە نەخۆشمانەیە 15 ساڵە هەمان هینی هەیە و ئەژی بۆچی چکە دەرمانی ئێنێ لەگەڵ یاینەوە متابعەکەین لەبەرەوە عیلاجەکانیشی من نامێت زۆر جار لە باسییانی عیلاجکەم چکە نەخۆش لە خۆی جاری وایە مشکلی ئەم وڵاتە ئەوەیە سەیدەلیە کراوەیە دکتۆر کامران وایو ئەیاتی دکتۆر ئەمە کۆتا پرسیار بکەم بامیان بکەین بە کۆتا پرسیار چۆ گرنگە و ئەڵێ لە ئەڵمانیا ژیم
ماوەی 2 ساڵە کۆکەی هەیە کۆکەی بەیانیان و بەڵغەمیشی لەگەڵە ئەڵێ پشکنینی تەواوەتیان بۆ کردوم ئەوەندەی کە ئەو باسی بکا بێگومان هیچ دەرنەکەوتووە. یەکەم 2 ساڵە کۆکەی بەیانیانی هەیە و بەڵغەمیشی هەیە. تەمەن زۆر مهمە. یەکەم تەمەن، دووەم ئیشی چیە و جگەرە ئەکێشیان نا. ئەم 2 خاڵە ئەگەر لە حاڵەتێکە ئیشەکەی ئێمە خۆر جگەرە کێشان نییە بەوەی نەخۆ ئێمە 2 حاڵەتمانێ حاڵەتیان ئەو نەخۆشیانی بۆی جگەرەوە تووشە بێ ئەو نەخۆشیانی کە بۆی ئیشکردنەکەی تووشە بێ کابرا 10 ساڵە 15 ساڵە فەلاحەتەکە یا 15 ساڵە ئاژەڵداریەکە ئەوانش خۆی چۆن ئەمانە خۆیان بەبێەوەی ئاگای لێبێت جۆرێک لە هەوکردنی بەردەوامی سیەکان دروستەکە یان ئەوەی کە پێوتێ ڕیشاڵی سیەکان ئەوەش دروستەکە بەڵام ئەوەی کە بەیانی هەڵەسێ بەڵ هەنێک گەیستە زاهیرەیەکە لە جگەرە کێشایە کە ئەخەوێ شەو مەمیلە و ئینەکانی ئەوەی کە پێوتێ پەردەی سیەکان ئەکەونەوە تۆزە ئیسراحەتەکەن ئاوێ گەڕژن کە ئاوێ گەڕژن بەیانی کە خەبەرێ بێتەوە چکە بۆ ئەو تۆ بەڕۆژ هەر لی هەر جگەری پێئاکەی هەر سووتێنی ئەو بۆ خۆی شەو ئیسراحەتەکە ئاوێکی تر دەرەیە لە پرۆسی خۆچاکردنەوەیە. بەڕێی من یەکێ لەو پرسیارانەی کە جگەرە کێش واز لە جگەرەکەین اینجا کۆکە بەڵغەمی دروزە بێ شەو واز لە جگەرەی هێناوە بەڵام شەو بۆری هەواوسیەکان فرسەتێکیان بۆ دروست دەبێت ئیسراحەتەکەن کە ئیسراحەت ئەیانەیە خۆیان دروستکەنەوە بەو چەند سەعاتەکەمە کە خۆیان دروستەک ئاوێ گەڕژن کە ئاوێ گەڕژێ نەخۆر ئەو کەسە بەیانیان زوو لە خەڵکی تر خەبەرێ بێتەوە کە بەڵغەمی هەیە بۆ چونکە بۆری هەواوسیەکان ئەوەش بە کۆکەوە خەبەرێ بێتەوە بەڵغەمەوە یەکێکە لە سەبەکانی ئەوە. زۆر سپاس دکتۆر کامەران سپاسی بەڕێستەکەین سپاس بۆ زانیاری وەردانە ڕێزمە بینەرانی خۆشەویست ومێدمان ساقی و سەلامەتیە بۆ هەموو لایەکتان ئینشاءالله هەر تەندروست باش بن تا بەرنامەیشتر خواتان لەگەڵ.